هێژایە نەهرۆ ڕواندزی جێگرەی سەرروکیە لەژنەیە ئەنەرژیە لە پەرلەمانی عێراقی بەغدای بپرسم میوانێمەیە هێژای نەهرۆ زۆر بەخێر بێ دەمانەوێت لەو بولتەنەدا بزانین ئایا هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە بووبەندەری جیهان بەڕاستی چ ڕۆژێک کەنگی دەست پێ دەکا ئەو خاڵانەی کە ماون جێبەجێ نەکراون چین؟ بەڵێ زۆر سپاس ڕێز و سڵاو بۆ بنێرانی خۆشەویستی کوردستان 24 دوای ئەوەی کە یاسای بودجە بۆ ساڵانی 2023 دەنجی لەسەر بدرا پاشەوەی کە مسادەقەی سەرۆکی کۆماری لەسەرکرا لە 16 ئەم یاسایە دێتە بواری جێبەجێکردن بەڵام بۆ جێبەجێکردنەکەی پێویستە چەند لایەنەک و چەند خاڵێک ڕاچاو بکرێتن لەو خاڵانەی کە چەند لایەنەکە پێویستی بە ئەوەی بە ڕەزامەندی ئەو کۆمپانیانەیە کە لە ناوەخۆ لە ئیبیکۆر کە کارەکەن لە هەمان کاتدا بابەتی لایەنی تورکیا ئەبێ ڕەزامەند بی و لە هەمان کاتە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بگەنە ئامانج بۆ ئەوەی ئەم بابەتە بە بمبری چارەسەر بکرێتن بابەتی کۆمپانیاکانی ئەوانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن یەک مەرجیان هەبوو وتیان کە ئێمە ئامادەینە کە دەست بەکار بن بە مەرجێکەوە ئەم بابەتە بابەتێک دوور لە ئەو سیاسەتەی کە هەیە لە بەغدا بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان واتە بابەتێکی دووربی لە سیاسە تەنانەت بابەتێکی بازرگانی و اقتصادی بیتن ئەمە لەلایەکەوە تورکیاش هەر وەکو باسان کرد لە راپۆرتەکەی ئەوەی کە جێبست بووم کە دەرێ ئەو ڕەزامەندی خۆی نیشاندا ئەویشی کێشەیەکی نیە لە بەپێ ئەو اتفاقیاتە نێوانی حکوومەتی عێراقی و حکوومەتی تورکیا هەیە لە ساڵانی پێشوو ئەمە ڕەزامەندیان داوە بە ئێستا دێنە سەر بابەتی ئەوەی کە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئەو خاڵانە چنە کە ئەبێ باسی لێوە بکرێتن و چارەسەرکردن بۆ ئەوەی زووترین وەخت ئەم هەناردەکردنە دەست پێ بکاتەوە یەک لەو بابەتانەی کە باسی لێوە دەکرین بابەتی ئیستیهلاکی مەحەتی واتە ئەو نەوتەی کە پارێزگاکانی هەرێمی کوردستان پێویستی هەیە هەروەکو باست کرد بۆ مۆزوعی کارەبایە بۆ مۆزوعی کارگەکانە بنزینە گازە بۆ هەوڵاتیان بۆ بە شێوازێکەوە نرخەکە نەکەێتە ئاستەی کە لە تەوقعاتی هیچ یاو لە تەحملی هاوڵاتیان نەبیتن ئەبێ بەشێک دابش بکرێتن هەروەکو لە 15 پارێزگاکانی عێراقی ملیۆنێک بەرمی ڕۆژانە دەستنیشان کراواتە لە سەری 50,000 بۆ هەر پارێزگا کە ئێمە بۆ وەختی بۆ کاتی ئێستا داوای 115,000 بەرمیل کرا بۆ ئەوکانی ناوخۆ ئەمە پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بەڕێز محەممەد شیع سوودانی ئەم بابەتەیە لەوانەیە لەو ڕۆژ ئەمڕۆ ینی بەیانی یاخود دووبیانی ئینشاءڵڵا ئەم بابەتەیە چارەسەر دەکرێتن کەواتە دوای ئیمزای سەرۆک وەزیرانی عێراق لەسەر داواکاری هەرێمی کوردستان لە بوو خەرجی ناوخۆی نەوت کابڕاکێت چەندە لەو ڕێژەیە کە دەفرۆشرێ یەکسەر دەست بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەکرێت؟ بەڵێ با ئەو خاڵانە باز بکەم بەڕێز ئەو ئەمە بابەتێک بوو بابەتی تکەش بوو کەوا ئێمە کۆمپانیاکانی ئەجنەبی ئەوانی کار دەکەن بە داوایان وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش داوای لە حکوومەتی ئیتیحادی کردێکەوە زەمانەت چێ ئێوە ئیلتیزام دەکەن بەو 16 دلاری کەچی ئێمە پێشتر 3 مانگ لەسەر یەک زیاتر کە نەوتمان تەسلیمی حکوومەتی عێراقی کرد بەڵام ئێوە ئامادە نەبوون ئەو پارەیە ئەو گۆژمەی کە لە خەرجەکان ئیلتیزامیان پێ کرد ئەوە بوو بەسپاسەوە پاش ئەوەی کە محەممەد شیع سوودانی تەداخلی کرد لە وەزارەتی دارایی ئیتیحادی بە نووسراویان دوێنێ لە 23 بە زەمانیاندا کاوە ئێوە وەزارەتی دارایی ئیلتیزام دەکاتن بەدانی ئەو پارەیە لە ڕۆژی دەست بەکاربوونی ئەو لەو ڕۆژێک کەوا نەفت تەسلیمی کۆمپانیا سەومە دەکرێتن و هەناردەکە دەکرێتن ئەم بابەتە بیانی زەمانەتی لەسەردرا ئەمەش خاڵک بوو کە گرین بوو کە زۆر کێشەی هەبوو بابەتی ئەوەش هەیە خاڵی سێن بابەتی ئەوەی لە ڕووی تەکنیکەوە ئەو بۆڕیانە ئەبێ چێک بکرێتەوە ئەمەش تا حدێکیان هیچ کێشەی لەسەر نەماوە بابەتێکی دوایش خاڵی چارم باسەوەی دەکرێت کە عەدادات ئەو عەداداتانەی کە نەوت لە ئەڕواتن قیاسی ئەکاتن ئەمەش ئەبێ
بینی کۆمپانیای سۆمۆ و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر ئەم کامپانیانە لەسەر ئەم عەدادانە پێک بێنە بەرەوەی بابەتی ئیستیلام و تەسلیمی لەسەر دەکرێتن ئەم خاڵانە هەموو تا حدێک جێبەجێ کراوە لە هەما کاتدا ئەو باس بینی هەردوو حکوومەت باس لەوەی دەکرێتەوە کاری ئەو کۆمپانیانەی ئەو کۆمپانی ئستیشاری کە بە پێی بوجا و لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەستنیشان دەکرێتن ئەبێ ئەو خاڵانە چیە کە لێیانداوە بکرێتن بۆ ئەوەی جێبەجێ بکاتن چونکە ماوەی 6 ڕۆژ هەیە بۆ ئەوەی دەستنیشانکردنی ئەو کۆمپانیا فلەسەر ئەو خاڵانە پێک دێنکەوە کارەکەیان چیبی واتە ئیشیان چییە لە حەقلەکانی هەرێمی کوردستان بۆ دەستنیشانکردنی کۆژمەی دەرهێنان و گواستنەوەکەی ئەمان بابەتانە تا حدێک هەمووی ینی بەڵێ خەڵکێکی زۆر هەیە دەپرسێ دەڵێ ئایا دەستپێکردنەوەی هەمویان بەڵێ ئایا دووبارە دەستپێکردنەوەی هەناردنی ناوتی هەرێمی کوردستان چ کاریگەری لەسەر هەناردنی موچە و بودجە دەبێت؟ بەڵێ پێش ئەوەی باسی بە ئەو بابەتە بکەم لەوانەیە لە نەکوان بەتەکیید ئینشاڵڵا لەو هەفتەیەدا هەناردەکردن نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە ئەمە خاڵەکە لە هەموو چاوپێکردنەکانی دیش ئاماژەم پێوە کردووە کە بابەتی موچە بابەتە کە هیچ پەیوەندی بەوە دانیە کە موچە ڕابگیرێ ئەمە بابەتێکەوە مش بابەتێکی کەیە باش ئەوەی کە بەپێ ئەو زانیارانەی کە دروست من هەیتم لەناو وەزارەتی دارایی عێراقی پاش ینی ئەو هەوڵە جدیانەی جەنابی ڕێزدار خاوەنشکۆ ڕێزار کاک مەسعود بارزانی کە ینی بەپێ ئەو ینی برێ و تەحەدیاتانی کە کرا لە بەرامبەر حکوومەتی عێراقی ئێمە ئەتوانین برین بەڵێنەوە ینی کە لە زمانی وەکو بەندەتان جێتان لێ بیتن کە کێشەی موچە لە بۆ سەرتان سەری عێراق بە لە هەناو لە هەرێمی کوردستان هیچ کێشەی موچە نییە هەر هەموو مانگ لە مانجی خۆی وەردەگیرێتن پاش ئەو کە ئەو معلوماتە زانیارانم هەیە کە ڕۆژ مانگانە 8 تریلیۆن عێراق پێویستی پێ بۆ دانی موچەی هاوڵاتیانی عێراقی لەگەڵیدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان 7 تریلیۆن بۆ حکوومەتی ئیتیحادیە 1 تریلیۆن بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بابەتە هەمووی تەمین کرایە بە تەکید هەمووی تەمین کرایە و هیچ کێشەیەکی نییە و هیچ پەیوەندی بەوەشدانە کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان پێوەست نییە بە بابەتی موچەیەوە بۆیە مژدینیتان دەدەمێت کەوا بابەتی موچە هەرموو مانگ لە وەختی خۆی ئەدرێتن ڕۆژ بە ڕۆژ ڕۆژەکەی بۆ فەرمانبەران ڕۆژەکەی بۆ ئەوانەی خانەنشین و ئەوانەی کاڕێعایی ئیجتیماعی فڕۆژ بە ڕۆژ ئەمە بەتە بەڵام دەمینێتەوە سەر بابەتی تەوەفیری سوولەی نەقدی بەپێی فرۆشراوی نەوتی عێراقی باش کاک نەهرو ئێستا ئەم چارشەممەیە لیستەکەی موچە دەگاتە بەغدا کەوابێ کەی موچەکەی مانگی دوو دەگاتە هەرێمی کوردستان ینی بە پێی ئەوە باسم کرد ئەگەر چارشەم بگاتن لەوانەیە هەر بۆ هەفتەی داهاتوو یەکشەم دووشەم هیچ شەی نابی هەر ئەوەندەی بزانم ئەم وەفدەی کە کار لەسەر بابەتی بودجەی دەکات لێرەنینە لە دەرەوەی وڵاتێنە چەند کەسانەچان ڕۆژی چوارشەم دێنەوە دیارە لە هەمان ئەوەیە کە ئەو لستە بگاتە بەردەچان هەفتەی دوای چارشەم ئینشاڵڵا ئامادەیە و خەرجێکە ینی موچەکان خەرج دەکرێتن بۆ هاوڵاتیان باشە چاگاتان لە موچەی مانگی 12 موچە خوڕانی هەرێمی کوردستان هەیە ئەوە چی بەسەردێ بەڕاستی هەر نایە ئەمە تاوەکو ئێستا یعنی ئەمە تاوەکو ئێستا بینی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقی یعنی دانووسانیان کردێ و ئیش لەسەر ئەوە دەکەن کەوا بتوانن کە ئەم موچەیەش بگەڕێنەوە لە بۆ هاوڵاتیان تاوەکو ئێستا بەردەوام من لە گفتوگۆدانە بۆ ئەم چارەسەرکردنی ئەم مانجی 12 ئینشاڵڵا باشە کاک نەهرۆ بینیت یعنی ئامارەکانی سەرژمێری بڵاو کرانەتەوە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان سەدا 14 عێراقە بە پێ ئەمە بێ بودجە لە بۆ هەرێمی کوردستان زیاد دەکرێت بە تایبەت لە بۆ ئەم ساڵ ئەگەر بڵین ڕێی تێدەچێ ینی ممکنە عێراق خۆ بەهاوێش دەستژێر ئەو بارەی کە بۆ ئەم ساڵ ناکرێتن بەڵام لەبەر ئەوەی ئێمە بەڵێ ئەمە خۆی نەک 14 ئەمڕۆ لەو ڕۆ 14 نیەواتە لە 2017 و ئەم بابەتە باسکرا نووسرا و هەیە لە وەزارەتی پلاندانانی عێراقی کەوا نزبەی دانیشتوانی هەرێمی کوردستان
13.9 و شتێکە ئێستش بە تاکید زیاتر لە سەروی سەتا چاردەیە ئەمە ئەبێ ئەم بابەتە شەڕی لەسەر بکرێتن لە بودجەی داهاتوو لەبەرەوە ئێمە ئەم بودجەیە دەنجی لەسەر دراو لە 2023 چەند مانگێکی کە ئێمە ئەبێ کار لەسەر ئەو بکەین بودجەی 2026 ئامادە بکرێتن لەو کاتدا ئینشاءالله دەبێ شەڕ لەسەر ئەوە بکرێتن کە بە شێوازێکی یاسایی و مافەکی وەکو هەموو مافەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانشە بۆ ئەوەی ئەم نسبێ لە 12.6 ببتەوە بگاتە سەروی سەتا چاردا بەپێ ئەو داتانەیە هەیە کە لە وەزارەتی تەختیری عێراقیە. بەڵێ گەلێک سپاس هێژای نەهرۆ ڕەواندزی جێگیرە سەرۆکێ لەژنە ئەنەرژیە لە پەرلەمانی عێراقیش بەغدای زۆر سپاس.